سەرکۆ پەیوەند سڵاوتان لێبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشیدا بن. من ئێستا لە بەشی پەروەردەی تایبەتم لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت لە زانکۆی سلێمانی. دیارە هەمووان ئەزانین سی دوانزەی هەموو ساڵێک لە سەرانسەری گیان و هەرێمی کوردستانە ڕۆژی گیانی کەسانی خاوەن پێداویستی تایبەتە، بەڵام بەشی پەروەردەی بنەڕەت لە کۆلێژی بەشی پەروەردەی تایبەت لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت با بڵێن کوی چالاکیەکانیان لەم ڕۆیە زیاتر چڕ کردوتەوە کە تیدا سیمپۆزیۆمێکی زۆر تایبەت بە ڕەوشی ئێستای پەروەردەی تایبەت ئەخەنە ڕوو. چەند پانێڵێکی جیاواز خۆی ئەبینێتەوە لەم سیمپۆزیۆمەیە، بۆیە باجێ خۆشحاڵیەوە بە هەماهەنگی ڕاگرایەتی کۆلێژ لە بەشی پەروەردەی تایبەت لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت لە زانکۆی سلێمانی بابزانین پانێڵەکان خۆی لە چیا ئەبینێتەوە لە ئێستاە ڕەوشی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت و کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە ئێستا لە چ دۆخێکایەت چۆن ئەمان کار ئەکەن و هەنگاوی زیاتر ئەنێن بۆ بەرەو پێشچوونی تەواوی ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن بتوانن ئەوانی شوکو کەسانی ئاسایی زیاتر بە مافەکانی خۆیان بکەن. بۆ ئەمە بەستا پێم خۆشە دوو میوانی خۆشەویست لەم بەشی پرۆگرام وەرگرم، ئەوانیش زۆر بەڕێز دکتۆرە نازەنین عوسمان کابڕێزیان بەڕێوبەری پانێڵن، لە هەمان کاتە پانێڵیشیان ئەبێت پانێڵستن لە بەشی دۆمی چالاکیەکان و لە هەمان کاتە بڕیاردەری بەشن لە بەشی پەروەردەی تایبەت لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت بە خۆشحاڵیەوە لەم بەشی پرۆگرام لەگەڵمانایە. دکتۆرە گیان سپاس بۆ ئامادەبوونت، سڵاوت لێبێتەوە کاتت باش بێت، زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ ئێوە. سەرەتا بە هەر لەوە دەست پێ بکەین، بەڕێستان چۆن بوو بیرتان کردەوە هەم چالاکیەکان پێش بخەن تایبەت بە ڕۆژی گیانی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت، پێمان بڵێ ڕەوشی ئێستای تەواوی کەسانی خاوەن پێداویستی تایبەت تا چەندە کاری جدی ئەکەن بۆ دەستکەوتنی یاخود بەدیهێنانی مافەکانیان لە نێو کۆمەڵگەیە؟ بێگومان دەستان خۆش بێ. ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی سی دوانزەی داناوە بۆ یادکردنەوەی ڕۆژی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت. بێگومان ئێمەش وەکو بەشی پەروەردەی تایبەت بە بەرپرسیارەتی خۆمان زانی کە لە ڕۆژێکی واهەیە بین کارێک چالاکیەک بکەین، بۆیە هەساین بە ئامادەکردنی ئەم سیمپۆزیۆمە هەر لەژێر ناونیشانەوەی کە ڕەوشی ئێستای مناڵانی خاوەن پێداویستی تایبەت پەرەپێدان و بربەستەکان. لێرە ئەمە بەسمان چیە؟ زیاترین پانێڵەکان لە بواری مەسەلەن مناڵی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ مناڵی بەهرەمەند، کێشەکانی زمان و قسەکردن، سەبارەت بە کێشەکان و ئەو ئاڵنگاری و بربەستانەی کە تووشی خێزانەکانیان ئەبن. ئاڵنگاریەکان چی و چییە؟ ئاڵنگاریەکان لە ڕووی دەرونیەوەیە، لە ڕووی ئابوووریەوەیە، لە ڕووی کۆمەڵایەتیەوەیە، لە ڕووی ترسی ئەوانە لە ئایندەی مناڵەکانیان، لە ڕووی ئەوەیە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ خوشک و برای کەسانی مناڵانی خاوەن پێداویستی تایبەتایە. یعنی هەموو ئەمانە هەمووی فشارێک دروستەکە لەسەر خێزانەکان کە پێویستیان بە هاوکاری هەیە. بە تەنها بەڕاستی من هەموو جارێ ئەڵێم ئەو خێزانانە جێ ڕێزن، جێ ئەوەن کە هەموو تەقدیرێک بکرێن لەبەرەوەی کە بە تەنیا تا ڕادەیەک بە تەنیا ئەو بارە قورسە هەڵەگرن کە خۆیان دەستیان تیایی نییە، کە خۆیان هیچ دەستێکیان تیایی نییە. لەبەرەوە ئێمەش حەزمان کرد لێرەیە بزانین لە سلێمانیە چییە گوزەرێ. ینی ئێمە ئەتوانین ئێمە کۆلێجێکین کە بەشی پەروەردەی تایبەتمان هەیە، تایە 4 ساڵ خوێندکار پەروەردە ئەەکەین، خوێندکار فێرەکەین کە تایە ببێ بە مامۆستا بە ڕاهێنەر بۆ پسپۆری پەروەردەی تایبەت. لە ئێستا کۆمەڵێک سنتەرمان هەیە، کۆمەڵێک پەیمانگامان هەیە، بەشێکی لە پەیمانگاکان سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە، بەشێکیان سەر بە وەزارەتی پەروەردەیە، بەشێک سەر بە وەزارەتی تەندروستیە، بەشێک لە سنتەرەکان بڵین سنتەری سربەخۆن کە کراونەتەوە ناحکومین. بەڵام بە کۆی هەموو ئەمانە ئێمە هێشتا ناگەین بەوەی کە بمانەوە بڵین وڵاهی لە ئاستی پێویستە خزمەتی ئەم توێژانەمان کردووە کە مناڵانی خاوەن پێداویستی تایبەتن. یعنی هێشتا جوودەکان تۆزێ بڵاون، کۆنین، یعنی چۆن بڵین ئەو جوودانەی کە پێویستە کۆ بێتەوە لەسەر ئاستێک بتواندرێت کە خزمەت گوزاری لە هەموو ڕێکەوە بە شێوەیەکی زانستی، بە شێوەیەکی زۆر ئەکادیمیانە پێشکەشیان بکرێت. هێشتا کەم و کورتی هەیە بەڕاستی لەو ڕۆ ئێمە ئەمانەوە ئەمڕۆ ئەو کەم و کورتیانە تا ڕادێک بخەینە ڕوو. بە پێی قسەکانی بەڕێزت زیاتر هەوڵی چارەسەرکردنی کەم و کوڕیەکان و تەواوی ئاڵنگاریەکان ئێن کەواتە لەم ڕۆ بەدواوە پێم وابێ درەنگ نییە کە کاری باش بکرێت بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت و تەواوی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت. ئێوە چی ئەکەن بۆ لە مەودووە؟ کارەکانتان چی ئەبێت؟ هەنگاوەکانتان چی ئەبێت؟ بەڕاستی ئەمە وەکو زانکۆ، لەبەرەوەی زانکۆ شوێنێکی ئەکادیمیە، لەبەرەوەی شوێنێکی ئەکادیمیە، یعنی ئێمە زیاتر پێشنیار ئەەکەین. ئێستا بەنیازین لێرە لەم سیمپۆزیۆمەیە کۆمەڵێک پێشنیار بکەین، ئەو پێشنیارانە بخەینە بەردەمی وەزارەتە معنیەکان. بۆ نمونە
ئێمە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیمان هەیە کە مۆڵەت ئەیە بە ڕێکخراوەکان کەدا بمەزرێن. ئێستا حالیان ئێمە کۆمەڵێک کێشەمان هەیە لەگەڵ ئەو مەسلەی مۆڵەتە. ئێمە لێرە دامان ناوە پێشنیار بکەین بۆ ئەوەی کە چۆنەتی ئەو مۆڵەتە مەرجەکانی گۆڕانکاری تیا بکرێت. یعنی بۆ نمونە ئێستا مۆڵەتە درێت تەنیا سنتەر بکرێتەوە بۆ مناڵی خاوەن پێداویستی تایبەت توێژی ئۆتیزم. آخر مناڵی خاوەن پێداویستی تایبەت بە تەنیا ئۆتیزم نییە. یعنی ئێمە کێشەی زمانمان هەیە، ئێمە دواکەوتی عقلیمان هەیە، ئێمە داون سندروممان هەیە، ئێمە یەک کۆمەڵ کێشەی ترمان هەیە کە ئێستا حالیان ئەوە وای کردو کە دەستی کەسەکانی گرتووە. لەبەرەوە ئێمە لێرەوە پێشنیارەکەین و پێشنیارەکانیش بەتەمای بەدوایە بڕۆین لە ڕێی سەرۆکاتی زانکۆوە. بۆ نمونە مەسەلەن یەکێک لەو پێشنیارانی کە منە مێ بیکەم ئەوەیە کە ناوی مەسەلەن خاوەن پێداویستی تایبەت بگۆڕێ، بکرێ بە خاوەن کۆشش، ئەوانەی کە خاوەن کۆششەکەن، ئەوانەی کە هینەکەن لەبەرەوەی کە ئەو لایەنە نێرینی لەسەر ئەوان ئێمە خواخوامان ئەو لایەنە نێرینی و ئاراستە نێرینی لابەرین نەیهێڵین. لەبەرەوە کۆمەڵێک پێشنیارمانداناوە بەڕاستی پێشنیاری زۆر لە جێخۆیەتی بۆ منە ئەپێک بکەینەوە کە بتوانین هەموو ئەم سنتەر و هینانە نییە لە یەک شوێنە کۆبێتەوە. چکە ئێمە کێشەی ئامارمان هەیە بەڕاستی. ئێستا بچین بڵین توێژینەوەی گەکەم ئەگەڕێم بزانم چەند کەس مناڵی ئۆتیزمە، ئامارەکان زۆر دقیق نین. کێشەی ئامارمان هەیە، کۆمەڵی کێشەی ترمان هەیە کە ئەمانەوە لێرە هەمووی وەنیەکو پێشنیار و بە دووەدا چوونێکی بۆ بکەنەوەی کە لە دەستمانێت ئێمە وەکو زانکۆ ئەوانەیە. دکتۆرە گیان پێمان بڵێ بۆ ئەمڕۆ کێ بەشدار بووی سیمپۆزیۆمەکە ئەبێت، کێتان بانگێش کردووە، کەسانی خاوەن پێداویستی تایبەت، تەواوی خێزانەکان ئەوانەی منداڵەکانیان بە جۆرێک لە جۆرەکان خاوەن پێداویستی تایبەتن بانگێشی ئەم سیمپۆزیۆمە کراوە تاوەکو تەواوی ئاڵێنگاریەکان و ئەو کێشانی کە ڕوبەڕویان ئەبێتەوە ئەمانیش لەگەڵ ئێوە گفتوگۆیەکی کراوە بکەن لەگەڵ تەواوی خوێندکارانە. بەڕاستی ئێمە زیاتر بابەتەکان ئەگەر وەکو بابەتەکان کێ بەشداریەکە دکتۆر کەریم، دکتۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کەریم ئەو خۆی هەر دامەزرێنەری بەشەکەیە، ئەو یەکێک لە هینەکانی هەیە. دکتۆر ڕێبوارمان هەیە کە پزیشکی دەرونیە. دکتۆرەکانیمان هەیە هەر خۆی اختصاصی ئۆتیزمە لە بەشەکەمانە، اختصاصی پەروەردەی تایبەتە. دکتۆرە نەزیرەمان هەیە لە بەشی باخچەی ساوێن اختصاصی زمانە، یەکێک لە پانێڵەکان پێشکەشەکە. سدمی دیامان هەیە کە خۆی سەرپەرشتیاری پەروەردەی تایبەت بۆ ئەو بەشداریەکە بن. بۆ خۆم بابەتێکم هەیە لەسەر مەسەلەی خێزان لەگەڵ هەر ئەوەیە سەبارەت بۆی کە ئایا خێزانەکان بەشدارە بن. بەڕاستی ئێمە زیاتر تەرکیزمان کردە سەر سەرپەرشتیار، مدیری مەکتەبەکان، ڕاهێنەرەکان، ئەوانەی کە کار ئەکەن بۆ ئەو خێزانانە. لەبەرەوە ئێمە نەمانتوانی خێزانەکان لە ڕاستیە باسکەین، دەواچی ئەوە لایەک لایەکەم و کورتەکان بێ، بەڵام وەکو زانکۆ ئێمە هەوڵمان لە ڕووی ئەکادیمێکەوە لە ڕووی ئەوەی کە ئێمە کاران زیاتر گوێگری ئەم بابەت. بەڵێ خوێندکارانی خۆمان بەتاکید خوێندکارانی خۆمان هەمویان بەشدارن لە سیمپۆزیۆمەکەیە. زیاتر تاکیدمان کردوتەوە سەر ئەو کەسان سەرچاو شایانی نییە خۆشبیست دەسە. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆرە نازەنین عوسمان کا بەڕێزیان بەڕێوبەری پانێڵ بۆ هەم پانێڵستن لە هەمان کاتە بڕیاردەری بەشن لە بەشی پەروەردەی تایبەت لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت بە پێیوتەکانی بەڕێزیان پێشنیاری زۆر باش ئەکەن لەم نێوەندەیە بۆ چارەسەری تەواوی کێشەکان و ئەو ئاڵێنگاریانەی کە لەبەردە منداڵانی خاوەن پێداویستی تایبەتە. پەیوەند سەرکۆ دووبارە سلااوان لەبێت جارێکی تر گەڕینەوە بۆ لای ئەوەی ئازیز و خۆشەویست و بینەرانی ئازیز و خۆشەویست. بێگومان وەکۆی کە پێشتر ئاماژەمان پێکرد ئێمە لە بەشی پەروەردەی تایبەتین لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت لە زانکۆی سلێمانی بە هەمانگی ڕاگرایەتی کۆلێژ تایبەتی بەو چالاکیانەی کە پێیوەستە بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت. ڕاستە ڕۆژەکە باسمان کرد 3-12، بەڵام ئەمان بەشی پەروەردەی تایبەت لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت چالاکیەکان و سیمپۆزیۆمەکانیان لەم ڕۆیەت شەڕ کردوتەوە بە ئامادەبوونی میوانێکی زۆر و تەواوی خوێندکارانی خۆشەویست لەم نێوەندەیە و تەواوی ئەو شوێنانەش کە کار ئەکەن لە کەیسی تایبەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت و منداڵانی خاوەن پێداویستی تایبەت. جا ئێستا لەم بەشی پرۆگرام یەکێک لەو میوانانە لەگەڵمانایە زۆر بەڕێز دکتۆرەکانی سالار کە بەڕێزیان پانێڵستن و لە هەمان کاتە مامۆسان لە بەشی پەروەردەی تایبەت لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت. پێمان خۆشە باس لە پانێڵەکە و ئامانج و گرنگی ئەم پانێڵە بکات. دکتۆرە گیان ئەگەر بێتە لای من عزت بکەشی سلااوت لەبێت و سپاس بۆ ئامادەبوونت هەربا لەوە دەست پێ بکەین. تایبەت بە ڕۆژی ئێستای پەروەردەی تایبەت پانێڵێکتانەیە، پێمان بڵێ پانێڵەکەتان باس لە چیەکات، ئامانجتان چی بوو لە ئەنجامدانی ئەم پانێڵە؟ دەستەکانی خۆش بێسترەتا بەخێر بن. هەڵبەتە 3 دیسەمبەری هەموو ساڵێک یادی مناڵانی کەسانی خاوەن پێداویستی تایبەتە. ئەمەش هەر بەم بۆنەیەوە لە ڕۆژی یەکشەممە پانێڵەکەی خۆمان سیمپۆزیۆمەکەمان ئامادە کرد لەبەرەوەی ئەو ڕۆژانە پڕە لە چالاکی بۆی ویسمان ئەمڕۆ بێ بۆی زۆرترین کەسان سوودمەند ببن. بەگشتی باز لە ڕەوشی کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەکرێت
بەڵام پانێڵەکەی من تایبەتە بۆ ئاڵنگیری و گرفتانەی کێتە بەردەم پەرەپێدانی بەشەکەمان دەرچووەکانمان. هەڵبەتە هەر کەسێک لە گۆشەنیگای خۆیەوە کەم و کوڕیەکانە بینێ بۆ پێی من لەگەڵکردنەوەی ئەم بەشە مامۆستام لەم بەشەیە پێم وایە کۆمەڵی کەم و کوڕیمان هەیە ئەگەر بتوانین ئیشیان لەسەر بکەین ئەو پێویستیانەمان بۆ دابین بکرێ دەرچوانمان بە کوالیتیکی باشترەوە دەرەچن. بۆ نمونە ئێمە لە بەشەکەی ئێمە لەو 4 ساڵە دەرچووی ئێمەوە ئامادە ئەکرێ لەو منهەجەی کە بۆی دابین کراوە زۆر گرنگی ئەدرێت بە بەشی تیۆری فۆکەس ئەخرێتە سەر بەشی تیۆری. هەڵبەتە ئێمە ئەزانین تەنها لایەنی تیۆری بەس ناکات بۆ ئەوەی تۆ مامەڵەی لەگەڵ مناڵێکی خاوەن پێداویستی تایبەتا پێ بکەیت بەڵکو پێویستمان بەوەیە کە سنتەرێکی تایبەتمان بۆ بکرێتەوە تایبەت بێ بە زانکۆ وەکو چۆن بەشی کیمیا تاقیگەی هەیە بەشە زانستیەکان تاقیگەی خۆیان هەیە ئێمەش بە هەمان شێوە پێویستمان بە سنتەرێکە کە دەرچوانمان یان خوێندکارەکانمان ترینینگکەن لەوێ بۆ منە باسی کەیسی شەبەنگی ئۆتیزمی بۆکەی تەنها تیۆری بەس نییە پێویستی بۆیە کە ئەو منداڵانە ببینێ ڕاهێنانیان لەگەڵاکە کە ئەمە بەزدەقی بە کەم و کوڕی ئەیبێنم لە دەرچوەکانی ئێمەیە کە ئەچنە سنتەرەکان ڕاهێنانەوە کە نبینی گرفتی گەورەیان لەو بوارە هەیە بە قسەی خۆشیان نەوکەر فیدباکی ئێمە بێت کەواتە بۆ لە مودوە تا چەندە کار ئەکەن لەسەرەوەی کە لینکێکی زۆر باش هەمانگێکی زۆر باشتانە بێت لەگەڵ تەواوی ئەو سنتەرانی کە تایبەتە بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت و لە هەمان کاتە لینکێکی باش چیشتان هەبێت لەگەڵ تەواوی وڵاتانی دەرەوە کە ئەوان بە هۆی تەکنیکە تازەکانیانەوە پێشکەوتنەکانیانەوە زیاتر لەم نێوەندەیە کاری باش ئەکەن تا چەندە ئەو بابەتە کاری لەسەرەکەن بۆ لەمونیایی ئەو یەکێک لە پێشنیارەکانمانە کە ئێمە لە هەموو دنیا زانکۆ بە پێشنیارەوە پێشنیار بۆ وەزارەتەکانی کە معنین بەو بابەتە ئیکات ئەو بەڵێ ئێمە یەکێک لە پێشنیارەکانمان ئەوەیە من دڵنیا دەکەمەوە لە ڕووی تیۆریەوە لە زۆرێک لە زانکۆکانی جیهان خوێندکاری ئێمە زانستی زۆرتر وەرەگرێ گرفتەکەمان لە بواری پراکتیککردنە بۆ ئەوەی کا پێشنیارمان کردو ئەپێک دروست بکرێ لینکێک دروست بکرێ خێزانی پەروەردەی تایبەت کۆ بکەینەوە لەبەرەوەی دەرچوانی ئێمە دابەشە بن بەسەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی پەروەردە سنتەرەکان و هەروەها وەزارەتی تەندروستی دابڕاوین ئاگامان لە یەکتر نییە گرفتێکی گەورەمان هەیە ئێمە دەیتامان نییە مەسەن لە هەموو جیهان سنتەرێک هەیە دەیتات ئەیاتێ کە ئاستی ئەم شڵەژامنە لەکوێە ئێمە لەبەروی ئەو هەماهەنگی و تۆڕەمان نییە لە بینی خۆمانە ئیشەکانمان پەرت و بڵاو بووە کۆ نەبووینەتەوە یان ئەپێکی خزمەتگوزاری هەبێ کە تایبەت بێ بە سەرجەم ئەو کەسانی کە پسپۆرن لەم بوارەیە بۆ ئەوی بتوانین باری سەرشانی خێزانی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت ئاسان بکەین ئەبینێن لە کۆمەلگا پزیشکەکانە مانوەڵیان هەیە کە بۆ لای پزیشکی هەناوی ئەچی کۆمەڵێک ئۆپشنە ئەیاتێ بەس لای ئێمە ئەپێکی وامان نییە کە من بڵێم مناڵەکەم کێشەی زمانگرتنی هەیە منداڵکەم کێشەی فرەجوڵەیی هەیە ئەپێک هەبێ سەرجەم ئەو پسپۆرامنەی تیابێ بووی من بە ئاسانی بڕۆم هەڵی ببشێرە زۆر بە کورتی دواپرسیارت لێ یەکەم و ئێستا لەوانەیە ڕەنگە تەواوی خێزانەکان ئەوانەی منداڵانی خاوەن پێداویستی تایبەتە گرنگە لە ڕاهێنانەکان زیاتر بەشداریان پێ بکەین و لە هەمان کاتا یەکێک لەو خاڵە گرنگ و سەرەکیانە باری دەرونی خێزانەکانە تا چەندە ئێوە ئەوەتان بە هەند وەرگرتووە لایەنی دەرونی خێزانەکان زیاتر هێورکەنەوە زیاتر هێمنیکەنەوە بۆ ئەوەی مامەڵەیەکی دروست هەم لەگەڵ منداڵەکان هەم لەگەڵ ئەو کەسانش کە ڕاهێنەری تایبەتی منداڵەکانیانە دەستەکان خۆش بێ ئەوە خاڵێکی زۆر گرنگە کە ئاماژە پێەیە لە هەموو جیهانە ڕیسێرچەکان بە ئێمە ئاڵێم ئەوەندەی خێزانی منداڵی خاوەن پێداویستی تایبەت ئەناڵێنێت بەدەست گرفتی دەرونی بەدەست سترێسێکی زۆرەوە بەدەست فشاری مادی دەرونی کۆمەڵایەتی کەیسەکە خۆی هێجگارەوە نەموعاناتی نییە بۆی زۆر گرنگە ئێمە بتوانین ئاوەڕ لە خێزانەکانیان بینەوە و هەروەها ئەو کەسانش کە ڕاهێنانەکەن لە بەرۆی تۆ فشاری ئیش هەر چۆنێک بە کاریگەری هەر هەیە بۆ سەر ئەو کەسە بۆیە ئەمە لەلایەک لەلایکەم مناڵ مدەیەکی کەم لە سنتەرەکان نەبێ پێویستە خێزانەکان وا هوشیار بکرێنەوە کە تەنها ڕاهێنانی سنتەرەکە کافی نییە کە چۆوە ماڵەوە بە شێوازێکی ئاسایی مامەڵەی لەگەڵا بکەن بەڵکو ئەبێت مامەڵەی خێزان تەواوکەری کاری سنتەرەکان بێ کاری ڕاهێنانەکان بێ بۆ ئەوی مناڵەکە باشترین سوودی لێ وەربگرێ جگەلەوە ئێمە بۆ ئەوە چیمان کردووە هەڵبەتە ئێمە دەرسی تایبەتمانەیە کە تایبەتە بە ڕێنمایی خێزان یان دەور و پشتی کەسامنی خاوەن پێداویستی تایبەت کە هۆشیاریان بینە کە زانیاریان بینە چۆن مامەڵە لەگەڵ پێویستەکانی ئەم منداڵە بکەن منداڵ نامێنێ بێتە هەرزەکار گەورە ئەبێ کۆمەڵێ پێداویستی دەرونی کۆمەڵایەتی مادی هەیە بە دڵنیاییەوە
سەرچاوم بەخێر بێن خۆشحاڵ بۆم سپاس سپاس بۆ ئەم میوانم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز دکتۆرە کانی سالار کە بەڕێزیان هەم پانێڵستن هەم مامۆستان لە بەشی پەروەردەی تایبەت لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت لە زانکۆی سلێمانی بەجێ خۆشحاڵیەوە هەردوو میوانەکەم لە تەواوی ئەم بەشی پرۆگرام ئاماژە بە تەواوی پێش یاخود پێشنیازەکان ئەکەن بۆ ئەنجامدان و هەنگاوی باشتر بۆ ئەوەی کەسانی خاون پێداویستی تایبەت و لەو نێوەندەیە منداڵانی خاون پێداویستی تایبەت بە تەواوی مافەکانیان بگەن و تەواوی خێزانەکان هەم لایەنی دەرونیان ئارام بێتەوە هەم لە هەمان کاتە تەواوی بەشداریکردنیان لە نێو ئەو سنتەرانی کە تایبەتە بەڕاهێنانی منداڵانی خاون پێداویستی تایبەت هەمانگێکی زۆر باشە بێت لەم نێوەندەیە لە نێوان خێزان و تەواوی کەسانی ڕاهێنەرەکان لە نێو سنتەرەکانە تا بە هەمووان بتوانن ڕەوشی تایبەتی کەسانی خاون پێداویستی تایبەت بەرەو ئاخارێکی باشتر بڕات ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بەلای هاوکارانم فەرمان